بێرانی بەڕێز خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەی بەگوێری بەشی چوارەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولەتیف زیاتر لەسەر حکمەکانی خودای گەورە دەکەین لە ئاینەکاندا بە تایبەتی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بۆیە بە باشمان زانی کەوا تەوەرەیەکی تر لێرەدا بوڕژێنین، ئەویش مەسەلەی تەوەرەی جیهادکردن لە پێناوی خودادا چۆنە و چۆن نییە، کە بەلای هەندێک لە ڕەخنەگرانەوە پێیان وایە کەوا ئەم حکمانەی کە هاتوون هەم بۆ مەسەلەی جیهادکردن و هەم بۆ تەطبیقکردنیشی لە ناو کۆمەلگای ئێستای مرۆڤایەتیدا نەگونجاون. بابزانین بەڕێزی چۆن وەڵامی ئەم پرسیارە ناداتەوە. بەخێرگەی سوپاس دەکەم. مامۆستا ئەگەر بینەوە سەر تەطبیقکردنی حکمەکانی خودای گەورە، یەکێ لەم یعنی ئیشکالەی کە هەمیشە یعنی ڕەخنەگران ئەیخەنە ڕوو ئەڵێن بۆ وەڵامی هەر پرسیارێک مامۆستایانی ئاینی یەکسەر خودای گەورە بە نمونە ئەهێنەوە حکمی خوای گەورەیە. لە کاتێکە ئەڕەن ئەگەر بێت و دراسیەکی وردی ئاینەکان بکەین، تەورات، ئینجیل، قورئانی پیرۆز، ئەگەر ئەم سێ ئەڵێ بە نمونە وەرگرین، ئەڵێن لە هەر سێ کتێبەکەیە سیفەتەکانی خودای گەورە لە ڕووی ینی عەدالەتی کۆمەڵایەتی دادپەروەریەوە لێک ناچن، نەگونجاون. یعنی مەسەڵەن بۆ نمونە ئەڵێن لە تەورات خوددا تەنها خودای بەنی یعقوبیەکانە، بەنی ئیسرائیلە، ئەوان فەرز کراون بەسەر ئومەتانی تر لە کاتێکا کەمترین نەتەوەشن لەم سەردەمیشدا و لە ئێستاشدا. ئایا تۆ ئەمە چۆن لێکە دەیتەوە؟ الحمدلله والصلاة والسلام على رسول الله. یەکەمیان ئەوەی کە لە تەوراتدا ئەمڕۆ باز دەکرێت یا لە ئینجیلدا، ئەوە لای ئێمە هیچ بەهایەکی علمی نییە بەڕاستی، چکە سیقە پێکراو نییە دوای ئەوەی کە خۆیان دەستکاریان کرد و گۆڕانکاری لە تەورات و ئینجیلدا هات. ئەوە لە ئیسلامدا تەورات و ئینجیل وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی حەدیثوا عن بنی ئیسرائیل ولا حرج. ئیسرائیل شتێ باز دەکرێت بەڵام نە تەکذیبیان دەکەین نە تەصدیقیشیان دەکەین نە بەڕازدانان، ئیلا شتێکە بزانین مخالفەی نەسێکی شەرعیە، مخالفەی عەقڵێکی سەلیمە، ئەوە جیاوازە. کەواتە من باز لە دینی خۆم دەکەم کە دینی ئیسلامە. قورئان ئایا کاتێک کە مامۆستایەکی شەرعی لە کاتێکدا کە تینی بۆ بێ دەڵە خوا وای فەرموو، هێمە دەڵێن مەسەلەکە تین بۆ هاتن نییە. مەسەلەکە بۆ نمونە کاتێک کە تۆ کێشەیەکت دەبێت یا مۆزوعێکت دەبێت لە حکوومەتی کوردستان بێ، ئێران بێ، سعودیە بێ، ئەمریکا بێ، هەرچی بێ یەکسەر محکەمە دەڵێت دەستور ئاوایە، بۆ نییە مناقەشەی بکەیت. ئاخر بۆ دەبێ ئەو دەستورە وا بێت، دەستورە و تەواو کۆتایی پێهات مسلەمە. جاکە دەستورێک چەند ئەندام پەرلەمانێک دای بنێن، ئەو بۆم نەبێ مناقەشەی تێدا بکەم و لەوێشدا بەعیب دانەندرێت و کەسیش ڕەخنە نەگرێ، ئەی بۆ دەبێ بۆم هەبێ ڕەخنە بگرم لە شەرعێک و لە دەستور و یاسایە کە خوای ئەرز و ئاسمان دای بنێت. کە منەکو مسلمانێک و تێگڕای مسلمانانیش، تێگڕای مسلمانان بەبێ ئیستثنا هەر هەمویان باوەڕیان وایە و قەناعەتیان وایە کە ئەم قورئانە کەلامی خوایە، بەرنامەی خوای پەروەردگارە، حرفێکی لێ نەگۆڕدراوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕەسوولی خوای گەورەیە. ئەوە اعتقادی مسلمانانە. ئەمما کابرایەکی عەلمانی یا کابرایەکی جوولەکە یا گاور باوەڕی بە قورئان نییە، باوەڕی بە پێغەمبەرنی عەلەیهی سەلام، ئەو کەیف خۆیەتی مشکلی خۆیەتی. بەڵام وەکو مسلمان من قسە دەکەم و قسەش بۆ مسلمان دەکەم، مسلمانان باوەڕمان وایە کە قورئان مادام کەلامی خوایە و بەرنامەی خوایە، خوای گەورە چاک دەزانێت کە من و تۆ چیمان پێویستە. بۆ وەڵامەکەم تاوکەم. یعنی ئەگەر بێت و یابان جیهازێک دروستکە، هەر بۆ خۆشی کتابێکی بچوشی لەگەڵ دەنەرێ، ئەوە کە تەلۆکەیەتی بەم شێوە ئیش دەکا، بەم شێوە چاک دەبێ، دەکرێت یابان جیهازێک دروستکە و کرێکاریی ناو بازاری سلێمانی بێ بڵێ کاکە گیان دەفتەرەکەی یابان فڕێدەن کە تەلۆکەکە من بۆی دادنێم، کەس قبوڵی نییە، کەس قبوڵی نییە. ئەوە بۆ چکە دەڵێن ئەوەی دروستی کردووە، ئەو شارەزاترە دەزانێ چی پێویستە جیهازەکە، خوایەکیش کە من و تۆی دروست کردو ئەو چاتر دەزانێ. کەواتە لە کاتێکدا کە مامۆستایەکی ئاینی دەڵێ خوا وای فەرمووە، بۆ نمونە کە دەڵێ خوای گەورە زینای حرام کردووە، تۆ دەڵێ بۆ؟ دەڵم چکە خوای پەروەردگار حرامی کردووە. ئەمما کە بتەوێ قەناعەتیشت پێ بکەم
ئەوە پێ دەسەلمێنم وەکو عقلیەنیش کە ئەوەی خوا حرامی کردووە خێر لەوەدایە چونکە زیناکردن فاحیشە بڵاوبوونەوەی و عێڕ و ناموس نامێنێ و زەرری زیاترە ئەوە وەکو بڵێم یعنی جانیبێکی عقلی گە باسکەین ئەمما کە پاڵ پشتمان ئەوەیە کە خوا فەرموویەتی ئەوە هیچ عیبێکی تێدا نیە بۆ عیبەی تێدا نیە کە کاتێک دەوترێەوە دەستورە یاسا وا دەڵێت تەواو بەڵام عیبە لەوەدا بێت کە بڵێم خوا وا دەفەرمێ کە من و تۆی دروست کردو بەڵام ئەوان باس لە هەندێک دەق دەکەن لە تەوراتدا کە لە قورئانی پیرۆزیشدا تەکیدی لەسەر کراوەتەوە یعنی مثلا فضلنا بني إسرائيل على العالمين چییە لە کاتی خۆیدا مثلا لە کاتی خۆیدا باش لەم کاتە بەڵێ لە کاتی خۆیدا لەم کاتیشان لەم کاتیشە ئەمان فەرز کراون نەک فەرض نافەرمێ فەرضنا فەرمێ فضل فضل خۆی پەروەردگار لە قورئان پیرۆزەکەیدا پێمان دەفەرمێ إن أكرمكم عند الله أتقاكم كواتا بتقوى إنسان تفضيل ذكره كقومك شوين بيغمبرك كونه كاللان خواهاتو عليه الصلاة والسلام وشوين أو دينا كون كخوان أردوتي بينمان خوا قرآن تفضيل لك باشا أما ديارة يعني قصة كردن لسر أوا مثلا تو إيوه همش دلنا مثلا أما التوراة هرسي شيوت أما راس نيو تصديق نكراو نمقود راس نيو يعني مثلا بلي دەستکاری کراوە بۆیە بڕوامان پێنیە باشە ئیشیشمان پێنی مثلا بۆ نمونە مثلا لە تەوراتدا لە دقێک لە دەقەکانی مثلا لە بەشی ستایشکردن ئیسحاحی مثلا 11 ئەڵێ خدا هەموو ئەو گەلانە لە بەردەمی ئێوەدا واڵا دەکات یعنی پێغەمبەراتی تەنها بۆ ئەوانە بۆ بنی یعقوبیەکانە بۆ کەسی تر نییە چەندین پێغەمبەر بەدوایەکەوە لەناو مثلا بنی یعقوبیەکانەوە دێ دواتر مثلا مسیح دێ دەڵێ نەخێر هەمومان یەکسانین لە بەرامبەر خوادا بۆچی ئەبێ شریعەتی خوددا تەنها قەتیس کرابێ لە نێو ئەمان ئەویان لە خازدا بەم پرسیارەکەم تەواوکەم بەم ڕازی نەبوون ئەمیان لە خازدا دوژمنایەتی دروست بوو لە نێوانی ئاینی مەسیحی و ئاینی جوولەکەدا دواتر قورئانی پیرۆزیش هات بە هەمان شێوە یعنی سێ ئاین بوو بەهۆی چی دوژمنایەتی خوێن ڕشتن لە نێوان مرۆڤەکاندا ئەڵێن چۆن ئەکرێ خودایەک هێندە گەورە بێ وەکو ئێمە تەسەووری دەکەین کەچی یعنی سێ ئاین بنێرێ دوازار ئەم سێ ئاینە ببێتە هۆی یەکترکوشتنی مثلا مرۆڤەکاندا ئایا خوددا لەمەدا خۆی بەیان دەکات لەم کتێبانە بەم شێوە خۆی بەیان دەکات ئیحسائیەک نیشان بدەم بە بۆی هەموو خوێنەرانی ئەو بینەرانیش ئینشاءڵڵا ببینن بزانین ئایا ئەو خوێنەی کە بە ناوی دینەوە ڕژاوە یا ئەو خوێنەی کە بە ناوی علمانیەت و بێدینیەوە ڕژاوە کامیان زیاترە باش لە جیهاندا لە حربی عالەمی یەکەم 20 ملیۆن کەس کوشترا باش لە حربی عالەمی دووەم لە جەنگی جیهانی دووەم 50 ملیۆن کەس کوشترا کە ئەوەش هیچی جەنگێک نەبوو کە ئیسلام بەرپای بکات بەڵێ ئەوەتە بەڵام ئەوە بۆچی لەسەر ئەلمانیەت حساب دەکەین نە بەڵێ ئەوانە کە دەوڵەتی ئەلمان لادینی یعنی چی بێدینن ئەخر لادینی دین دروستی نەکردن بەڵام لادینی بە هیچ شێوەیەک پێناسەکەی یعنی ئەم پێناسەی لە ئێستادا بۆ ئەلمانیەت ناکرێت ئەمە بەرهەمەکەیانە وتم مەسئلەی پێناسەکاری تیبێ کە من و تۆ بێن دابنیشین پێناسەی ئەلمانی بکەین دیارە ئەو ئەلمانیەتە زۆر فاشل و تافهە بۆ چکە ئەلمانیەتێک پێویستی بۆ بکات دوو کەس لەسەر مێزێک دابنیشن دای بڕێژن و پێناسەی بکەن دوایش دوو کەسی تر لەوانەیە لەسەر ئەو مێزێ من و تۆ دابنیشن پێچوانی باش ئێمەگەر ئەمانێتەکە بڵێنکە باتە شەعب نەکەین بەندەکانی مافی مرۆڤ کە لە جارنامەی مافی مرۆڤدا هاتووە چ کێشەیەکی هەیە چ تعارضێکی هەیە لەگەر دین مەسەلەن یعنی بۆچی ئێمە بڵێن وڵا لە ئەلمانیەتدا بەهۆی ئەلمانیەتدا ئەو هەموو خوێنە ڕژە باشە ئەو گوتمان ئەمان فەرزەن دامان ئەمانەش فەرزەنی واقعەوە باشە گوتمان ئەمانە بۆی ئەلمانیەتەوە خوێنیان ڕشت باشە ئەی بەناوی ئاینەکانەوە کە بەناوی خودای گەورەیە ئەو هەموو خوێنە بۆچی ڕژە ئەو هەموو گروپە دروست بوو ئەو تەکفیر دەکا لە 23 ساڵی پێغەمبەرایەتی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەو خەڵکەی کە کوشتراوە هەر هەمووی تا ئیحسایەکەی بە خوێنەران بڵێن بزانین لە 23 ساڵی پێغەمبەرایەتی چەند کەس کوشترا ئەو کاتە بۆی بزانین ئایا ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام خوێنی ڕشت یان نا بەڵێ نزیکەی 1226 کەس بەڵام ئەی دوای ئەو سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات مەذاهیبەکان دروست بوون لا مەذاهب دروست بوو مەذاهبی فقهی هیچ کێشەی نییە لەسەر دین شەڕ نەبوو هیچ شەڕ چۆن بووە کاتێک کە ئیسلام دەیەوێت دەنجی حەق بگەێنێ بە خەڵک ڕێی لێ دەگیرێ و کۆسپی بۆ دروست دەکرێ و بەگژی دادێن و شەڕ دروست دەبێت بەڵام ئەو جا من نمونەت بۆ بێنمە باواقعی خۆمان ئەمریکا چی وای لە ئەمریکا کرد بێ عێراق احتلال بکات چکە خۆیان دەڵێن احتلال ناکرێ ئێمە بڵێن احتلال نیە وایە چی وای لێ ئەمریکا کرد وەڵام
يعني ئەمە لە ئێستادا دیارە يعني من ناتوانم بێم وەڵامێکی دقیقت بدەمەوە بڵێم من ناڵم عێراق هۆکارەکەی بوو شعاراتەکانی کە بەرز دەکرێنەوە بڵێم ئەوە نییە کە لە عێراقدا عەدالەت نییە و حڕیەت نییە و بۆ ئەوەی زاڵمێکی ستەمکاری سەدام مەثەلەن نەمێنێ ستەمکاری بوو نەمێنێ باشە بۆ ڕەوایە بۆ ئەمریکایەک لەو پەڕەوە لەو پەڕی دنیا و بێتە ئێرە بڵێ من دەمەوێت عەدالەت بڵاوکەمەوە ئەو هەموو خوێن ڕێژی و کوشتارە بکات بە بیانووی ئەوەی عەدالەت بڵاو دەکاتەوە کە ئێمە ئیسراحەتمان کرد سەدام نەما سپاسخوا دەکەین کاری خراپ نییە تۆ ببوورە سەدام تاواکەم بەقسەکەم تاوکەم بەڵام بۆ ئیسلامێک کە دینی خوایە حەڵاڵ نییە بۆ ئەوەی ئیسلام و حەق بڵاوکاتەوە حەق دەنجی حەق بگەینە بەگوێی خەڵک بۆی خەڵک ڕزگاری بێ ئەم پێناسەکردنی دێنە سەر پێناسەی ئەوەش ڕیبعی ڕزای خوای لێ بێ کاتێک کە چۆ لای ڕۆستەمی فۆرس پێی گوت ڕۆستەم وتی ئێوە بۆچی هاتوون بەرنامەتان چییە ئیشتان چییە وتی نحن قوم ابتعثنا الله لنخرج العبادة من عبادة العباد إلى عبادة رب العباد ئێمە قەومێکین خوای گەورە بۆی ئێمە ناردووە بۆی خەڵکی لە کۆیلایەتی بۆ عەبد ڕزگارکەین بۆ بەندایەتی بۆ خوا ومن جور الأديان إلى عدل الإسلام بۆی خەڵکی لە زوڵم و ستەمی دینەکانی تر ڕزگارکەین بۆ عەدالەتی ئیسلام بەڵام کەواتە ئیسلام کۆیلایەتی بەندایەتی لەناو ئیسلامدا يعني ئیسلام حرام نەکرا ئەمە ناگەینە هیچ نەتیجەیەک کە بێت و پەلباوێژن بۆ لەوە بازارێ تەوەرەکان ڕێک بڕۆین ئەو جا باز بدەین بۆ خاڵی تر ئیسلام بۆ ئەوە هات دەنجی حەق بگەێنێ کە بێت و هەر هەموو گەلی کورد و گەلیانی دنیاش زۆرینەی گەلی دنیا دەڵێن مادام ئەمریکایەک لەو پەڕی دنیاوە هات بۆ ئەوەی خەڵکی عێراق بۆ نمونە ڕزگارکە لەو زاڵمە لەو ستەمکارە قەیشتەکە ئەتیادیە و بە پارەی خۆشمان و لەسەر نەوتی خۆشمان معاشی جێشی ئەمریکی دەدرا وەکە ڕۆیشتیشنەوە بە سوپاس گوزاری و حەفلە بۆکردنەوە بەڕێکرانەوە ئەی بۆ خوایەکە دینێکی ناردوو عەلەیهی سەلام کە خوای پەروەردگار دەفەرمێ ئەلیف لام را کتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بۆ ئەوە کتابمان ناردووەتەوە محەممەد عەلەیهی سەلام بۆی خەڵکی لە تاریکایەکانەوە لە زۆنگاوی شیرک و ظلم و خوڕافیەت و جەهالەت و کۆیلایەتی و ڕزگارکەی بۆچی بۆ عەدالەتی ئیسلام بۆ نوری ئیسلام بۆ خواپەرستی بۆ ئەخلاق بۆ ڕەوشت بۆ پاچێتی بۆ عەدالەت کەواتە بۆ ئەوەیان کێشەیە و ئێمە بە مشکلەی دابن باشە نمونەیەکە هێننەوە ئەڵێن هەموو حکمانێکە هاتن بڵێ لەم سەردەمەی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ حکمی تەواو بوون حکمی ڕاست مثلا بۆ نمونە ئەڵێ نیوەی مثلا میراتی داوە بە ئافرەت یا ئافرەتی لە زیندە بە چاڵکردندا ڕزگار کردووە یا دووشایەت مثلا بێکە ئەم نیوەیە لەو کاتا زۆر زۆر بۆ ئافرەت لەبەرەوەی ئافرەت ئەسڵەن وەکو ئینسانێک سیر نەکراوە زیندە بە چاڵیشیان کردووە یعنی دەڵێن بەڵام لە ئێستادا چ جیاوازە نێوانی مثلا ژن پیاوێکدا ئەبینیتەوە زۆر باش یعنی بۆچی ئێمە ئێستاش هەر لەسەر ئەم حکمە بڕۆین هەر لەو قسەی کە خۆت دەیکەی بە حساب ڕخنەیە لە ئیسلام ئێستا دەری دەخەم ئینشاءالله کە ئەوە حەقیەت و عەدالەتی ئیسلام دەردەخات چۆن بەڵام ئیسلام ئایا خەڵک ئێستا عەلمانیەکان وا دەردەبڕن کە لە هەموو شتێکدا لە میراتدا ئافرەت نیوەی پیاوە ئەوە ڕاست نییە لە هەمووی نە لە هەمووی نییە زۆر جار وەکو پیاوە جار وایە بەس ئافرەت دەیگرێت پیاو نایگرێت ئەوەی کە بەڵام لە پیاوەکە زیاترە بە نەخێر وانە لە هەموو حاڵەتێکدا وانە يعني زۆر ولأبويه لكل واحد منهما السدس باوکو دایک هەردووچیان شەشێک دەگرن ئەو باوک بۆ هەردوو باوکو دایک وەکو یەکن بەڵام کوڕ و کچ وەکو یەک نین کوڕ و کچ فەرقی چییە بۆ نمونە باوچێک مرد کوڕێکی تەمەن فەرەزەن نمونە دەیڵێن 18 ساڵی یا 20 ساڵی جێهێش لەگەڵ کچێکی 19 ساڵی یا 21 ساڵی بۆ نمونە ئەم کوڕە مستەقبەلی چی لە پێشە ئەم کچەش مستەقبەلی چی لە پێشە ئەو کچە کاتێک کە شوو دەکات ئەو کەسەی کە دەیخوازێ مارەیەکەی دەدات مەصرفی گواستنەوەی دەدات خانووی بۆ دەبێت بکڕێت و بۆی دابێن بەڵام ئەوە عرفێکی شەرقیە نەخێر ئەو عرفە شەرقیە ئەو پەڕی ئەدەب و احترام و کەرامەتی بۆ ئافرەتێدا کە ڕێزە لە ئیسلام بزانە ئیسلام چۆن ڕێز لە ئافرەت دەگرێت دەبێت ماڵی بۆ دابنێت دەبێت مەصرفی ڕۆژانەشی بکات تەماشا دەکەین بۆیە ئافرەت نیوەی میراتی هەیە بەڵام پیاو چه ئەرکێکی لەسەرە کە خوای گەورە دوو ئەوەندەی ئافرەتی بۆ دانا ئەو کوڕە لەسەر یەتی کە ژنێک بدۆزێتەوە مارەیەکەی بدات کە خانووی بۆ دابێن بکە نەفەقەی ڕۆژانەی بۆ دابێن بکە نەفەقەی ماڵ و منداڵی هەمووی بچێشێ کەواتە ئەو ئەرکانەی کە لەسەر پیاون بۆ داهاتوو لەسەر ئافرەت نین ئەو پەڕی عەدالەتە لێرە ئەو پەڕی کەرامەتیشە بۆ ئافرەت کە ئیسلام داینا نەک وەکو
غەربیەکان کە لە جیاتی ئەوەی کە ئەرچی ئافرەت لەسەر پیاو بێ و پیاو نەفەقی ئافرەت پێشێ ژن و پیاو لە غەربدا دوو شەریکی یەکن چۆن پیاو دەبێ ئیشکا لە بەیانی تا ئێوەرە ئەو ئافرەتەش دەبێ بچێ ئیشکا ڕێزی ئافرەت لە ئیسلامدایە لە غەربدا باشە ئەمە بۆچی دەبێت ڕێز بەم شێوەیە ئێمە لێش بدەینەوە یعنی بۆچی ئەبێ ئێمە مەسەرەن هەمیشە ئەوروپا بە قالبی عرفێکی شەرقی لە قالب بدەین لەو حاڵەتەیە کە نییە بێنە لە هەر کە ئافرەتێک پرسیار دەکەیت لە هەر ئافرەتێک فطرت ئافرەتێک لە باڵێن لێرە ینی ببوورە پێم بڕی مثلا ئافرەتێک لێرە دکتۆرای هەیە پرۆفیسۆریشە وە دەیان مەسەلەن پیاویش لەسەر دەستی ئەو شەهادەی مانسێر دکتۆراکە وەردەگرن باش مثلا لە ڕووی عقلیشەوە معاشەکەشی مەسەرەنشکارەکە مەسەرەن بۆسی مەسەرەن لەوەیە مەسەرەن دەڵە زۆر زیاد دەڕێن ئێمەش دوو شاهێد لە ژنێکا بە بۆچی مەسەرەن لە میراتە چێشەکەم بۆم باسی دیوازان بینەران تێگەیشتن باش ئەم ژینە مەسەن ئەم ژنە بە معاشەکەی خۆی معاشەکەی لی پیاوەکەش زیاترە و مناڵەکانی و ماڵشی بەڕێوە دەبا چۆنی بەڕێوە دەبا هەیەی بەم زانینەی کە خۆی ناو کۆمەڵ وای پەروەردگار هەرچی لەسەر پیاو داناوە نەفەقی خێزانیشی بدات و نەفەقی منداڵەکانیشی بدات ئایا ئەویان ڕێز و کەڕامەتترە ئیسراحەتترە بۆ ئەو ئافرەتە بۆی ئەویش کاتی ئەوەی هەبێ هەم خزمەتی پیاوەکەی خۆی بکات و هەم پەروەردەی منداڵ بەڵام لە ئێستادا زۆربەی ئافرەتەکانمان ئاڵێن هەموو ئەو ئەرکانی ئێمە دەکەین لە ماڵەوە بارگرانی و پێویستە پیاوەکان ژۆ هەمویان واناڵێن زۆرنی کە ئاوی ئەلمانێتی خوار بێتەوە فطرەت تێکسو بێ باڵێ باشە ئەو زەرەر لە خۆیان بەڵێ ئێمە مەسەلەن لە جێبەجێکردنی زۆربەی حکومە شەرعیەکاندا فقهی ئیسلامی ئەو مەرجە دادەنێت کە دەبێت لەژێر سەرپەرشتی ئیمام دابێت ینی دیارە مەبەست لە ئیمام پێشەوە دەسەڵاتداری ئیسلامە لە کتێبە فقهەکاندا خەلیفە والیەکانیەتی یان هەر دەسەڵاتدارێکی موسڵمان دەگرێتەوە وەکو پێشەوە سەرداری ئیسلام کە حکومەکان جێبەجێ بکە باشە جێبەجێکردنی ئەو حکومانە ئەگەر دەسەڵاتداری موسڵمان نەبێت پەچیان ناکەوێت بەڵێ دوو فەقەڕەی تێدا بوو پرسیارەکە یەکەمیان ئایا چێ دەگرێتەوە بێگومان هەر سەرکردەی مەبەستی لێ دەداوێ حکومە لە چێ وەرگرینێمە سەرکردەی هەر وڵاتێک موسڵمان بێ و کافر نەبێت بێگومان ئەو حەدیسەکانی پێغەمبەری خواستم بکە باسی خەلیفە باسی والی باسی سەرۆک دەکە ئەوە دەیگرێتەوە سەرکردەی هەر وڵاتێک موسڵمان بێ کافر نەبێ ئەوە دەیگرێتەوە و ئەوە پێویستە گوێڕاڵی بکرێت لە کاری چاکەدا نەک لە خراپەدا ئەو جار و نەبێ وەڵا بڵێن کاکەجان ئەو خەلیفەیە کە لە سەردەمی پێغەمبەردا هەبوو عەلەیهی سەڵام دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم هەبووە کە ئەبوبەکر و عومەر ئەوان جارێکتر نێنەوە ئەوە حکومەکان پەچیان دەکەوێت و ئەو وڵات بەڕێ نەخێوانیە هەر سەرکردەیەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی فاسمع وأطع وإن تأمر عليك عبد حبشي کە عەبدێکی حەبەشی بێتە سەرکردەمان سەرچاومان گوێڕایەڵی دەکەین لە چاکەدا و حکومەکانیش پەچیان ناکەوێت جێبەجێ دەکرێن باشە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەوەش بەڵگەی لەسەرەوەی کە فەوضانە بێت بۆچی شتەکان ڕادەگیرێنە سەر سەرکردە بۆ چونکە بۆ نمونە کاتێک کارێکی خراپە دەبێت کاتێکی خراپە دەبینین من و تۆ ئایا بۆ من و تۆ هاتووە لە ناو بازاری سلێمانی بچین شتێک بکەین ڕەتفعلێک وڵا ئەوە خراپەیە یا دەبێ ئیشەکە حکوومەت پێ هەڵسێ ئەوە دەبێ حکوومەت پێ هەڵسێ ئەمەش وەڵامە بۆ پرسیاری حەڵقەی ڕابردوود کە کاتەکە وابزانم فریانەکەوت دوکانی مەشروبە یان کەسێک مەشروب بخواتەوە ئەوە ئیشی تاکە کەس وەکو من و تۆ نییە وەنە ئیشی مەلایەکی مزگەوتیشە وەنە ئیشی حزبێکیشە بەو کارانە هەڵسێ وڵا ئەو دوکانە نابێ لەوێ بێت و لای دەدەم و وادەک ئەوە ئیشی خەڵک نییە حکوومەت دەبێ بڕیار بدا ئەو دوکانە هەبێیان نەبێ لە شوێ بێ لە کوێنە بێ هەڵبەتە مەشروب خواردنەوە کارێکی خراپە عقلی خەڵکی پێتێک دەچێ ئەوانش کە مەشروب دەخۆنەوە بۆ خۆیان شاهدی لەسەر ئەوە دەدەن تێگەیشتی ئەمما چۆنیەتی لابردننی ئەو منکەڕە ئەو خراپەیە بە فەوضا نابێ بەوە نابێت تاکتاکی خەڵک هەڵسێت چ بکات وڵا ئێمە ئەو شتە ئەوە لا دەبین نەخێر ئەوە دەگەڕێتەوە بۆچێ لە ئیسلامدا دەکەڕێتەوە بۆ حکوومەت بۆ سەرۆکی وڵات بۆ کار بەدەست حکوومەت بڕیار لەو شتاندا بۆی فیتنەی لێ واقع نەبێتەوە باشە لە وڵاتێکدا کە کۆمەڵێک ئاین جیاوازی تێدا بێت ئایا ئەم کەسە مافی هەڵبژاردننی دەسەڵاتی ئەم وڵاتەی نییە مافی نییە بەشدار بێ لە ئینتخابات مافی نییە خۆی هەڵبژێرێ مەسەرەن چۆن مافی ئەو ئەپارێزی تۆ ڕۆنیە پرسیارەکەت یعنی مەسەرەن چۆن تۆ مافی کەسێک ئەپارێزی کە موسڵمان نییە بێ
لەکوێ بۆ لە وڵاتێکی ئیسلامیدا بۆ نمونە بۆ مافی منیش بۆم هەیە مەسەڵەن وەزیر بم منیش بۆم هەیە خۆم هەڵبژێرم بۆ سەرۆکی حکومەت منیش خۆمە بەشدارم لە انتخابات مەسەڵەن ڕای وەرگیرێ بەڵێ تێدەگەم ئایا کەسێک لە بەریتانیا لە ئەمریکا لە ئەوروپا لە نەرویج کە ئیلتیزام نەکا بەو قانون و یاسایەی کە قانون و یاسای وڵاتە دەشێت ببێ بە سەرۆکی ئەو وڵاتە نەخێر ناکرێت ئەوان قبول دەکەن ناقبول ناکەن بەڵام لەوێدا هەموو مرۆڤەکان ینی وان هەیە خۆیان ڕژێن ینی علاقەی بەوە نییە ئەمەکردن مسلمانە باس ئەوە ناکەم لە خودی خۆیدا مسلمانیان کافرە باس ئەوە ناکەم باز ئەوە دەکەم بۆ نمونە دەستور و یاسایەکەیە لە بۆ نمونە با بڵێن لە سوید لە نەرویج ئەو دەستور و یاسایە ئەوە وڵات بەڕێوە دەبا کەسێک بێ بڵێ من خۆم هەڵدەبژێرم هەڵم بژێرن بەڵام بەو دەستور و یاسایی ئێوەش ئیش ناکەم قبولی دەکەن ئەگە قبولی نەکەن زوڵمیان لێ کردووە ئیسلامیش یاسای خۆی هەیە ئیسلام بەرنامەیەکی گەورەیە کە خوا دایناوە کەسێکی جوولەکە بێ بڵێ وەڵام من خۆم هەڵدەبژێرم بەڵام من باوەڕم بە ئیسلام نیە و بە ئیسلامیش حکم ناکەم چۆن دەبێتیوە لێرەدا پرسیارەکە یعنی ئاوای لێ دێتەوە ئەو جار ببوورە لە بیرم نەچێ ئایا حقی خۆی هەیە بەڵێ حقی اعتقاد و بیرباوەڕی خۆی هەیە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە مەدینە ئەی ئەو هەموو جوولەکەی تێدا نەبوو ڕۆژێک لە ڕۆژان فەرمووی ئێوە مافی ئەوەتان نیە جوولەکە بن نەخێر بەڵام لە وڵاتێکی ئەلمانیدا هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی ئاینەکان لەم دەستورەدا بۆی هەیە خۆی هەڵبژێرێ دەستورەکە یعنی مافی هەموو ئاینەکانی تری تێدایە تەنها کورت نەکراوەتەوە لێک ئایندا بۆیە لەناو ئیسلامدا دەستورێکە کورتی دەکەینەوە تەنها لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دەستورێکە جگە لە ئیسلام یا دەستوری ئیسلامە علمانیت جگە لە ئیسلام باشە ئەو دەستوری جگە لە ئیسلامە من وەکو کەسێکی مسلمان کە دەمەوێت بە ئیسلام حکم کەم دەستوری علمانیت من قبول دەکا بە ئیسلام حکم کەم باشە کەوانیش مسلمانم علمانیت قبول ناکەم ئەم ئازادی و دیموکراتێتە لە ئیسلامدا چۆنە پێم بڵێ لە نەرویج چۆنە من پێم وتی پێشتر نەنا تۆ پێ وەڵامی پرسیارەکەم دەوە من پرسیارەکەمدایاسایەکی هەبێ لە نەرویج کەوا بێ ئیسلام ڕێگەی نەدا ئازادیەکە بۆ هەموو کەسەکان بێ وەکی ئێستا بۆ ینی بەداخەوە دەیڵێ من بەجێگای ئەسەفە کە ئەنەما علمانیت بەس بۆ ئەوە دروست بووە دیفاع لە دزەکان بکە دیفاع لە زیناکارەکان بکە قسەکەم تاوەکەم ئەو جا ڕەخنە بگرە دیفاع لە مەشروبخۆرەکان بکە دیفاع لە بێدینەکان بکە و دژایەتی ئیسلام کە ئیسلام ناشیرن کە مسلمان یعنی بۆ وابێ مۆزوعەکە من ئێستا نمونەم بۆ هێنایەوە ئەگەر دەستوری نەرویج کە دەستورێکی علمانیە قبوڵیەتی منێکی مسلمان بچم بە گوێرەی دەستورەکەی ئەوان حکم نەکەم قبوڵیەتی ئەی بۆ دەڵێ وتدنا کەواتە بۆ بەوان ناڵێ حڕیەتیان زەوت کردو بۆ من دەڵێ کە مسلمان ئەم یاسایە لەوێ یاسایەکی دینی نییە تەنها یاسایە یاسانیە چۆن ئیسلام یاسایە لە هەر وڵاتێکی تریش یاسای خۆیان هەیە کە یاسای خۆیان هەیە قبوڵیانە کەسێکی مسلمان نەگمن زەید عەمر کەسێکی مسلمان بڵێ کاکە من خۆم هەڵدەبژێرم دەژمە سەرکردە بەڵام بە دەستوری وڵات ئیش ناکەم قبوڵیەتی قبوڵیانە بەو مەرجەی ئاینەکەی خۆی تێکەڵاو بە باس حکومکردنمان نەکە باس حکومکردنمان کرد بڵێ قبوڵیانە حکم بکە بە غەیری ئەو دەستورەی وڵات وەڵام دەوە بەڵام کام دەستوریان باشترە با پرسەرەکە وا بکەین ئەو مۆزوعی ترێسە دێنە سەری کەیف لێ باش دوای ئەو ناوڕە کورتە دێمە وڵات بیان و ئازانی خۆشەویست دوای ناوڕەشی کورد وەگەڕێنە وڵاتە بیان و ئازانی خۆشەویست دووبارە سڵاو با بێنە سەر ئەم پرسیارە یعنی وتمان کامیان ڕاسترە ئەوەی کە ئازادی ئەدا بە هەمویان هەمویان وەکو یەک سەیرەکە دوای بۆچی یعنی ئەلمانەت تەنها کورت دەکرێتەوە لە زیناکردن و لە مەشروب خواردن و ئەم هەموو لەوە کورتی ناکەین لەوە کورتی ناکە ئێستا ئەلمانیەت یا ئەو ئازادی ئەوروپا هەیە لە ئازادی ئێمە ناڕزانی پێشکەوتوترن مەسەرەن لە ڕووی تربیەتەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی علمەوە لە ڕووی زانستەوە مەسەن ئێمە ئەڵێن ئێمە هەمیشە ئەڵێن هەموو مامەسایانی ئاین لە منبەری مزگەوتەکانە هەمیشە قسەیەکی باشەکە قەت قسەی خراپیان نەکردەوە دەڵێ درۆمەکە مەسەرەن بۆ نمونە ئەمە سیفەتیشی باشە لە ئەلمانیش هەیە و لەویش هەیە بەڵام لەوێدا مرۆڤێک فێر ئەکەن چۆن درۆنەکە میکانیزمەکە دەستوری وڵاتەکە وا فێری ئەکا ئەڵێ مناڵێک فێرەکە ئەڵێمە ئەمە قەڵەمە فێر بوو کە قەڵەمە چۆن چ میکانیزمێک هێست بێنێ ئەو مناڵە بەم قەڵەمە نەڵێ وەڵامە بەرداغە لێ ئەو هەموو غەش و خیانەت و پیاوکوژی و فێڵ و شتەی کە لە ئەمریکا و لە ئەوروپادا دەکرێت بە ڕوبع و چارەجی ئەو لە وڵاتی مسلماناندا ناکرێت چۆن
ئەو هەموو قەتل و مافیا و عەسابات و شتەی کە لەوێ هەیە تاوان ولا وڵاتی ئێمە نییە نەخیر بە ڕوبعی ئەوە نییە چۆن بە ڕوبعی ئەوە نیمانە ئەوە یەکیان دووەمیان ئەو جار ئێمە ئەوەمان پێ خراپ نییە کە لە وڵاتی ئەوروپادا ئازادیەک هەبێت ئازادیەک بەڵام بەمانای بەرەڵاهی نەبێت خەرا ئیسلام ڕەفزی ناکە زۆر چاکە ئینسان ئازاد بێ لە ئاعتقادی خۆی لە بیر و باوەڕی خۆی ئەوە زۆر کارێکی باشە ینی زۆر جار ینی کە گوتراوە و واقعە لە ئەمریکا کەسێکی وەکو من ڕیژدار بسوڕێتەوە کێشەی نیە لە بەریتانیا لە هەر شوێنێک هەتیادە بەڵام ئەمڕۆ لە کوردستانی ئێمەدا لەوانەیە بەناو بازاری سلێمانیدا بڕۆم 100 کەس ئەها ئوسامە یانچی وا دەزان ئەوەی ڕیشی درێژ بوو ئەوە تیرۆریستە ئەوە نازانم چییە ئەوە غەڵەتە یا بۆ نمونە بۆ دائیرەیەک دەڕۆیت ڕیشت هەیە جارێ پێ دەڵە بڕۆ ڕیشەکەت بتاشە ئەو جاوەرەوە ڕسمی بەڕیشمان ناوێت بەڵام لە ئەمریکا لە بەریتانیا قبوڵیانە با ڕیشی هەبێت ئەو شێوە ئازادی ئێمەش قبولمان و پێویستمانە بۆ چکە کاتێک کە دەوترێ ئێمە دەڵێن ئەلمانیەت ینی با حکم ئیسلام لە حکمدا بڕنین بەڵام لە واقعدا دەیبینین لە خودی شخصەکەشدا قبول نیە ئیسلام هەبێت لە خودی شخصەکەشدا من ئازاد نیم لە شخصی خۆمدا کە ڕیشم هەیە بۆ بەلای دەبێ سوڵتەیەکی ئەلمانیەوە کێشەیەکی گەورەیە بۆ ڕیشت هەیە ئافرەت حڕ نییە بۆ خۆی چجلێک لەبەرکە دەبێ ئازاد بێ ئەزابتێکی عسکەری حڕیەتی هەموو جوندیەکان سنووردار دەکا دەڵێ هەمووتان دەبێ ئەو شێوە جلکەتان لەبەر بێ و هەمووشتان دەبێ ڕیشتان بتاشن و ڕۆژانە ئاوا بێن کەس ڕخنەی لێ دەگرێت بڵێ و ئازادی جوندەکانی زەوتکردە بەڵام کە ئیسلام دەڵێ پیاو دەبێ ئەو جلکەی لەبەر بێ ئافرەتیش دەبێ خۆی داپۆشێ ئیسلام حڕیەتی ئافرەت و پیاوی نەهێشت آخر بۆ شتەکان تەناقوض بەڵام زۆر زار کۆمەڵک مەفاهیم مثلا بۆ نمونە هەموو ئەخلاق ئەبەستینەوە بە جنس لە کاتێکا لە ئەوروپا بەمە ناگوترێ عیبە ئەو ئێمە پێڕۆن عیبە یعنی ئێمە ناکرێ بین بە قالبی عقل و دینی خۆمان بین ئەوان لە قالب دێن دیارە هیچ لە حاڵەتە هیچ بۆ ئەوان نامێنتەوە ئەوانش خۆیان ئێمە لە قالب دەن بخۆیان بۆ ئێمە هیچ نامێنێتەوە یعنی ئەمە لێرە پرسیارەکە لێرەدا ئەوەیە یعنی دائما ئێمە دین مثلا کۆمەڵە شتی جوان کورت دەکەینەوە لە یەک شتدا باسی یەک شت دەکەین مثلا کە باسی ئەوە صفەتی عەلمانیەکانە مثلا ئەو صفەتی عەلمانیەکانە ناو کۆمەڵگە لە ئیسلامدا لە سلبیات دەگەڕێن بۆ ئیسلام بۆ غەرب و کوفریش بۆ ئیجابیات و شتە جوانەکان دەگەڕێن ئەوە عەلمانیەکان ئەو ئیشیانە نەک ئیسلام ئیشی بێ ئیسلام دەڵێ هەر صفەتێکی جوان لە غەربدا قبوڵمانە و لەسەر چاومان تۆ دەڕۆی لە ئەمریکا دکتۆرا دێنیتەوە لە طب لە هەندەسا لە علوم لە بيهنا وإسلام حرامي نكردو بيعمر صلى الله عليه وسلم فرميتي أنتم أعلم بدنياكم إيه ولا دنيا لمن شار زاترن إسلام رينا نقرتون لدنيا إما تشاوكرا وبين إما علم بخوينين بلام إسلام رينا قرتون كزنا حرام حلالي كين ربا حرام حلالي كين خيانة كردني زوجي حرام حلالي كين كوملك بياو لبياو مارا كردني حلالي كين برياري دستورو بيانوي أو كحرية إنسان كوملك حالة الشاذش الناش كريتو همو أوروبا همو ألمانيا ناشرين كيبوي وما ناشر وزيرك يعني والله أجر نفريشي سن حالة هي لو أجر لواتي إمشا أجر نفريشي حالتي ناشرين لو بابته أجر نفريشي ناو بازار كرد باي بحر حال بلام وزيري خارجي ولاتك بيكاد وبأشكال إعلانش بيكاد أو يعني شيء وبرياري أنا إيش مرافقك وحلايك لا برياري برلماني لسردراوة نكردويتي أو بممارسة كردوي برياري برلماني لسر بلام خو إزبالي ناكا بهم منوابكي بوتا ماديك لقانوني مصري وعراقي ده كقانوني علماني بقانوني مصري وعراقي كتش لدواي هجدا بشي زينا بكا هيتشي شينية ناتوانيت باوكو دايك زقتي لي بكات وهروها جني أجا شوي نكربه يا كور جني نابه يا بياو جن كبيتو زينا بكن بمرجك ميردكا نتشي دعوة لسجنكي قيد كا ياجنكا نيكا اعتيا أما أخلاق نامينه كوملقات تيك دشيت إسلام لوش تانا رازينية كلا غرب داهيا دجايتي كالدنيا برانبر خواي قوري إعلاني حربيان كردوا طهارة وباچيتي وأخلاق وكوم رابطي كوملقاتي كلا ناوي عندنا ماوا يعني نفري غربي لحنا راح ترين حالة درجية بابي النازاني لتشولاتك ودايشي لشوية وشي ماميتي وشي خيزانيتي كي أوان هي أوان باشا أمشتاق شيء نبي يعني منو تو مسلماني حضارتي أواني حضارة نية كي نربازي حضارة من باسي نربازي ناكين من باسي كوملك ما بسلم كوملك شتي تبدا كان آزادي تاكا نيرا يعني مثلا قينا إسلام آزادي نداوة أو آزادية كإسلام داوتي هيك كسيك نداوة بلام آزادي بريتينيا لبرلايتي دنا آزادي من بومني خويني تو برجم بلام والله من آزادم باشا بو لكردستاني آزادي لولاة الشرقي والدينية كان دا زور لاوازة يعني ببي مثلا ليك دانوي أوانيش بو ولاتاني الشرقي
لە چدا لاوازە با پێمان بڵێ يعني دەڵێن مەسەلەن ئافرەتێک مەسەلەن یا کچێک مەسەلەن ناهێڵێ مەسەلەن بە ئارەزوی خۆش شوو بکات دیارە کاتی خۆی کۆمەڵێک عورفی لەسەر ئیسلام وا دەڵێت ئیسلام وا ناڵێ بەڵام ئەمە شێ ئەم عورفە ئەمە بۆ ئیسلام زۆر نابێ ئیسلام محاسبە بکەین بەهۆی غەڵەتی کەسێک پیسارەکە دەدرێت بۆ ئیسلام زۆر درەنگ وەخت هات ئەمەی چارەسەر کرد مەسەلەن بۆ نمونە مەسەلەن بە گوێرەی ئەوەیە تاوەکو زانست بڵاو بێتەوە خەڵک لە ئیسلام شارەزا بێ مسلمانان ڕووناکبیرتر و مسەقەفتر و خۆشحاڵتر دەبن یعنی ئەگە تەماشای 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستاکەی یعنی خەڵک نەیدەزانی شارێک لەوانەیە چەند کەسیش تێدا نەبازانی بیان بەس قورئان بخوێننەوە یعنی ئەمڕۆ خەڵکانێک هەیە لە دین تێگەیشتون خەڵک خۆشحاڵترە سەبەبەکە ئەوەیە باشە بابێنە سەر تەورێشتر دیارە گرنگیشە قسە کرد لەسەرەوە ئەویش لەسەر مەسەلەی جیهادکردن و تەکفیرکردن و لە ئێستادا کۆمەڵێک گروپ دروستە بن لە دەرەوەی خۆیانە هەمویان بە کوفر ئەزانن ئەو شەریعەتە بەخۆی ئەدا مەسەلەن کەسی بەرامبەری بکوژێکەوە ئەو بیر ناکاتەوە کە وەکو ئەو مەسەلەن هەر بوون منە ئەمەش خاڵشترە مەسەلەن لەوەیدا کە باسی لەکەن ئەڵێن مەسەلەن ئێمە ئەڵێن ئەمە دراوەتە پاڵ ئیسلام بەڵام ئەوان ئەڵێن ئەوە کۆمەڵێک دەق هەیە لە ئاەتی قورئانی مەسەلەن پیرۆزدا سوودی لێوەرەگرن بۆەوەی بێن ئەم کارە نەبکەن مەسەلەن تۆ چۆن ئەڕوانیتە ئەوەی تەکفیر گروپە تەکفیریەکان کە تونڕەون هەڵبەتە یعنی باس لە زەید و عەمر و فلانە کەس و فلانە کەس ناکەم بەڵام وەکو فکرێک بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وریایی مسلمانانی کردوتەوە لە زێدەڕەوی و توندڕەوێتی و لە تەکفیرکردنی نابەحەق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئینەما ئەهلەکە من کان قبلکم الغلو زێدەڕەوی ئومەتانی پێش ئێوەی بە هیلاک بردو زێدەڕەوی و ئەو کەسانش کە زێدەڕەو و توندڕەون لە ناو دیندا ئەوانە خزمەت بە دین ناکەن زەرەر لە دین دەدەن هەرچەندە بۆ خۆشیان حەماسەتێک و عاتفەیەکی دینیان هەبێت ئەوە کارێکی خراپە جا ئایا من کاتێک کە دەڵێم عەلمانیەت لە ئیسلامدا جێی نابێتەوە مەبەستم ئەوەیە کە بێم زەممی ئەو هەموو گەلە کوردە مسلمانە بکەم بە عەلمانیەت قبوڵ بکەم ئەوەیان نەخێر مەبەستم ئەوەیە کە منیش تەکفیری ئەو گەلە مسلمانە بکەم بڵێم وەڵا ئەوانە عەلمانین بەلای من ئەو خەڵکە عەلمانی نییە ئەو خەڵکە عەلمانیە نییە کە بەلای منەوە کە چۆتە شاخ و بە حەقی زانیوە کە دیفاعکە لە ئەو گەلە کوردە مسلمانە ستەمکارە و تێگەیشتی ئیمانی بەخوا هەیە و نوێژ دەکا و بێدین نیە و بەلای منەوە عەلمانی نییە عەلمانی بەلای من ئەو کەسانن کە تۆ تعبیریان لێ دەدەی حەقیقەتەن یعنی کە تۆ ڕائەکانیان باز دەکەی ئەوانە بەلای منەوە عەلمانین و ئەوانەش لە دینی ئیسلامدا جیان نابێتەوە زەرەر لە گەلی کوردیش دەدەن لەگەڵ ئەوەش کە کۆمەڵێکی تریش زەرەر لە ئیسلامیش و لە گەلی کوردیش دەدا کە ئەویش توندڕە و تەکفیر و زێدەڕەوانن ئەوانە زەرەر لە ئیسلام دەن جا بۆ من هەروەکو شەخصی خۆم هەوڵ و جوهدم چی بووە لە وریاکردنەوەی مسلمانان لەم کوردستانە لەو فکرە تندڕەوێتیە تقریبی 10 ساڵ پێش ئێستا کتابێکم نووسی بە ناوی جیهاد تێکۆشان لە پێناوی خوا تێکۆشان لە پێناوی خوا چۆن لە جیهاد بگەین و چۆنیش جێبەجێکەین کە تێیدا ئەو کتابە ڕوونم کردەوە کە ئێمە لە ناو گەلی کوردی مسلماندا پێویستمان بەوە نییە کە دەستکەین بە یەکتر کوشتن بە ناوی جیهادەوە جیهاد بەرگریکردنە یا هێرشکردن دێمە سەری ئەوە لێرەدا ئەو فەقڕەیەشم باس کرد و ئایا بەرگریکردنە یا هێرشکردن جیهاد هەردووشی هەیە ماستا و ناکەین و مجاملات ناکەین بڵێن کاکە ئیسلام تەنها جیهادی دیفاعی تێدا نەخێر جیهادی تەڵەبیشی تێدا بۆ ئەوە نا خەڵک بە زۆر بکرێتە مسلمان بۆ ئەوەی کە حەق بگەێنرێ بە خەڵکی ئازاد بکرێت حەق لەسەر ڕێگایە لە ڕێگای خواوە من باس لەگەڵ مسلمان قسە دەکەم و خیتاب بۆ مسلمان با پرسیارەکە ورتکەینەوە خیتاب بۆ مسلمانە با بێم سلسلەی قسەکانم تەواوکەم دوای ئەوە کاتێک کە تەقینەوە و کۆمەڵێک کاولکاری کرا بە ناوی ئیسلامەوە کتابێکتر بە عەرەبی نووسیم ئەو کاتە چونکە هەر بۆ کوردستانم نەبوو براءة السلفية وأتباعها من التفجيرات وأنصارها براءتي عقيدة وبيرو باوري سلفيت كبيشينك نك سلفيت حزب بيت التي لتفجيرات أو كاتا نسيم كأودو كوشكي أمريكا تقين رعاوة بو چونکە وەکو مسلمانێک ئەوەی لەوێش کرا بە ڕەوای نازانم بۆ ڕەوانیە خەڵکانێکی زۆر بێتاوانی تێدا کوشترا تۆ کەسێک نییە بەرامبەرتە شەڕ دەکات تۆش بچی بیکوژیتەوە قومبەلەیەک لە ناو وڵاتێکدا با وڵاتەکەش کافر بێ ئێمە لەسەر ئەوە جیهاد خوا جیهادی بۆ ئەودانە ناوە ئەوەی کافرە بیکوژیت ئەوەی کافرە محاریبە ڕێ لە داوای ئیسلامی دەگرێت جیهاد لەگەڵ قیتالت بەرامبەر دەکات ئەوە قیتالی بەرامبەر دەکرێت
ئەو کتابە نووسرا دواییش یەکێک لە مامۆستایان هەر هات ئەو کتابەی کردە کوردی بۆی بە کوردیش خەڵک تێبگا کە ئەو تەقینەوە و کاولکاریە لە ئیسلامدا نییە کە فکرەی تەکفیر بڵاو بۆوە کە سیبغەیەکی وا بڵاو کرایەوە کە خەڵاس ئەوەی کە لە حیزبێکی ئیسلامیدا نەبێ ئەلمانیش هەمووی کافرە بە پێویستم زانی کتابێکی تر بنووسم بە کوردی دیسان گفتوگۆیەک لە نێوان سەلەفیەکان و تەکفیریەکان کە تێیدا باسی ئەوم کرد ئەو خەڵکە مسلمانە کافر نییە ئەو خەڵکە بە لە حیزبێکیشدا بێت باوەڕی بەخوا هەبێت و باوەڕی بە علمانیەت و بێدینی نەبێت باوەڕی بە شتێک نەبێت کە بێدینیە و دیفاع لە بێدینی نەکە ئەو خەڵکە مسلمانە کۆمەڵێکی کەم کە علمانی و لادینین کەمن لە کوردستاندا ئێمە نابێ ئەو هەموو خەڵکە مسلمانە کافرکەین یا بڵێ وڵا ئەو خەڵکە هەموو شەگەر علمانی بوو کافرە علمانی بە پێویستی زانی بکوژرێ نە بە پێناسەی خۆی علمانی کە لادینیە ئەوە دەڵێم نەک بێن بڵێم علمانی یعنی ئازادی نە من ئەو لەو کتێبەدا کە 400 لادینی کەسیش لادینی پێویستە بکوژرێ ناو کوشتن ئێستا دێمە سەر ئەوەش کە 400 لاپەڕەیە لەو کتابەدا باسی ئەوەم کردووە کە نابێ ئەو خەڵکە بە کافردا بندرێت خەڵک مسلمانە ئیمانی بەخوایە زێدەڕەوی لە تەکفیرکردنی ئەو خەڵکەدا بە بیانوی علمانیەت ئەوە دینی ئیسلام نییە و بەڕائەتی لێ دەکەین و تەحزیریشی لێ دەکەین ئەوە لەو 400 لاپەڕەیەدا ئەوەم ڕوون کردوێتەوە ئەوجار خەڵک علمانیەت کامە علمانیەتە کوفرە ئەو علمانەتی کەوتمان خۆیان ئەمریکی و بەریتانیەکان کە دەڵێن ئیلحادە من باز لەوە دەکەم منش باز لەوە ناکەم کەیف خۆتە تۆ باز لەوە دەکەین باز لە علمانەتەشی میانڕەوە بەڵام ئەوجار چەندە کتابی تر بە عەرەبی فکر التەکفیر قديما وحديثا وتبرئة أتباع مذهب السلف من الغلو والفكر المنحرف كسلفية بداخة وديلم وبعتبوا قليا وديلم لا زور ميديا كانوا كانال أسمانيا كانوا روجنامة كان دا جات شيء إسلامي بشيء علماني دستي تومت بو شيء درج دكان سلفيتي تنضرو سلفية ناس تكفيري أو بهتانك أو سلفية دكري فرق هي لبين كساني شيء تكفيري فكر تكفيري وكان كوملك جروب بناء سلفيته وكوملك تاون الانزام دابيه سلفيه ديار شيء سلفيه عالم وزانا كان سلفي له مو عالم اسلامي ده ديار كدور براءتيان كردول بصدان بقرا بهزاران كتاب هي للسلفيه كانوا بقرا بكردي بعربي بانجليزي هم براءه لتندوتيجي وتكفيري وتوقعندنو وتقانوا خلق بكافر كردن بنا حقه على ود والله ما اخوان بحق زان الله يعني ئەوانە بکوژن کە ئیمانیان بەخوا و بە پێغەمبەر و بە ئەوانە نییە یعنی لە حاڵەتێکا تۆ ئەگەر من ئینکار یعنی ئەمە چۆن ئەم دەقانە ئەوان ئیسفادەی لەکەن تۆ چۆن نتوانانی ئەو وەڵام بێتەوە کە وەڵام لەو کتابانەدا کە نووسیوە ئەم ئیستیفادەکردنیان لەم دەقانە هەڵەیە وەڵام لەو کتابانەدا کە نووسیومە کە وە قسەی زۆری دەبێت بێگومان یعنی بەلای منەوە ئەو کەسەی کە تاوان دەکا کە مەعسیەتێکی هەیە کە کەم تەرخەمە لە دینداریەک دەکەیدا من نایم بە کافریدا بنێم یا سەرکردەیە کە خۆی بە مسلمان دەزانێت تێگەیشتی شەهەتمان دێنێت نوێژ دەکات دژایەتی ئیسلام ناکات تا کەم تەرخەمە لە دیندارێتیدا ئەو کەیفی خۆیەتی تاوانبارە ناڵم وەڵا وەلی خوای و زۆر پیاوی چاکە ئەمما بێم بڵم تەکفیری کەم ئەوە کابرایکی کافرە ئەوجا ئەوەش کە لەگەڵ ئەو بێ هەر کافرە ئەوەش کە بە کافری نەزانێت ئەویش کافرە کە کافریش بوو خوێنی حەڵاڵە ئەو فکرێکی توندڕەوێتیە پەیوەندی بە سەلەفیەتەوە نییە سەلەفیەت لەوە بەریئە پەیوەندی بە ئیسلامی شۆ نییە طبعا سەلەفیەت یعنی ئیسلام نەوەڵڵا پەیوەندی بە ئیسلامەوە نییە نەگوڵم کافرن ئەوان بەڵام پەیوەندی بە ئیسلام نییە ئیسلام لەو شتانە ڕازی نییە باشە ئەگەر گروپێک هەبوو مەسەڵەن وتانی ئێمە گروپی ملحدین گروپی بێ ئیمانی بڕوامان بە هیچ شتێک نییە باش جایز ئەمانە بکوژن یا لێیان گەڕێیت ئەوە بێگومانەوە ئەو خۆی دەڵە ملحدم یعنی کەسێکی کافرە گومان لەوەدا هەیە گروپێک کەسێک هاتووای ئەمما بکوشتنی چێ بیکوژێت بۆ نمونە لە عقیدەی علاقەشی بە دینی لە عقیدەی ئەهلی السنة والجماعة نخير لە عقیدەی ئەهلی السنة والجماعة ونرى الحج والجهاد ماضيا مع كل إمام برا كان أو فاجرا يعني جهاد دەبێ حکومەت بیکات دەبێ سەرکردەیەک بیکات نەک دوو سێ ڕاز بینەوە بڵێن وڵا ئێمە جیهاد ئەگەر حکومەتی ئیسلامی و پێویستە بیکات لە ناو شاری مەدینەدا جوولەکەی تێدا بوو یا تێدا نەبوو جوولەکەی تێدا بوو لە سنووری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە سعودیە لە نەسرانی لە نەجران هەبوون
پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئیکراهی نەکردوون و بە درێژای تاریخی ئیسلامی ئەو هەموو گاور و ئەو هەموو جوولەکەیە لە شام و لە میسردا هەبوون زۆریان لێ نەکراوە خەڵک وەڵام مادام مسلمان نابی دەتکوژن نەخێر باسی ئەو ناکەین باسی لادین نەکەین لادین حتا لادینیش ئەگەر کەسێک مسلمان بوو کابرا دوای بوو بە لادین ئەگەر کابرا باوەڕی بەخوای گەورەش نەبێت باوەڕی بەخوای پەروەردگاریش نەبێت ئەوە ناکوشترێ بەڵام دەبێت جزیە بدا جزیەکەش کوتمان لە مقابلی چییە لە مقابلی ئەو حیمایەتەیە کە هەم بۆ عەقیدەکەی ئەو حڕیەتی هەیە لە عەقیدەی خۆ بمێنێتەوە و بۆ ئەو خەدەماتانەش کە ئەو وڵاتە لەو شەخسەی دەیکا وەکو هەر مواطنێک هەروەکو چۆن دەبینین ئەو هەموو سەرانە و ئەو هەموو زەریبەیە کە لە غەرب کە لادینیشە لەسەر ئەفرادەکان هەیە جزیە مقابل زەریبە بێ يعني ئەوەی کە حکومت کۆمەڵێک خەدەماتی داوەتێ يعني بەڵام پێویستە هەمویان بیدەن يعني هەمووی دەیدەن مسلمانێکیش مسلمانێک زەکات دەکرێت زەکات دەدات يعني ڕەبت بکرێت بەمەوە بەڵام زۆر جار مەسەرەن هەندێک لەو گروپە تەکفیریانە ئەڵێیان کاتی خۆی پێغەمبەر دوودوخوای لەسەر بێ کاتی کە لە مەکە بووە دەسەڵاتی نەبووە هێزی نەبووە کە کۆچی کردووە بۆ مەدینە دەسەڵات و هێزی پێیا کردووە دەڵێ هێرشی کردووە و فەتحی مەکەی کردووە دوای ئەمەی کە هەموو کردووە بە ئیسلام دوای ئەویش خولەفای مەسەلەن ئیسلام هاتون فتوحاتی ئیسلامیان کرد لەم ڕێگایەوە ئەو حەقە بەخۆیانەدەن کە بە زۆری زۆرداری بە چەک بەهێز بە توندوتیژی ئەم ئیسلامە بسەپێنن بەسەر وڵاتێشتر نەتەوێشتر یا هەر کەسێشتر لە ئێستادا ئەگەر بۆ نمونە وڵاتێکە بۆ وڵاتێکی بەهێز بوو هێزیش هەبوو چەچی هەبوو جیرانەکەی وڵاتێکی تر بوو جایزە کەمە ئەمە هێرش بکاتە سەرە و داگیری بکەوە بڵێ ئیلا ئەبێ مسلمان بی ئەگەر مسلمانیش نەبێ بێ پارەم دێ دەڵێن لە ئەسڵدا بزانین ئەهدافی جیهاد چیە لە ئیسلامدا هەدەف لە ئیسلامدا بریتیە لە چی خوای پەروەردگار دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد تفرمي إما بيغمبران من نارد وبينات وبلغش من لقل ناردن وبو كتابش من بو دابزان بوشي ليقوم الناس بالقسط بو خلقي بقسط يعني بعدالة خلق عدل لنا ودابر فعبيد كواتا إسلام بو عدالته أو جاد فرمي وأنزلنا الحديد ئاسنیش من دابەزاند یعنی کە بریتە لە شمشێر زانایان دەفەرمونون لەم ئاەتەدا ئەو وەردەگیرێ کتاب یهدی وسەیف ينصر کتابێک هیدایەتی خەڵک دەدا کە قورئانە شمشێرێکیش دەیپارێزێ و سەری دەخات ئایا بوونی شمشێرێک کە حەق بپارێزێ لای هیچ عاقڵێک کە حەق بپارێزێت عەدالەت بچەسپێنێت لای هیچ خاوەن عەقڵێک خراپە ئەگەر لای خراپ بێت دەڵێن تۆ متەناقضی بۆ نمونە لە کوردستانی ئێمەدا بۆچی دەستگای ئاسایش هەیە وەڵامەکەی چییە بۆ ئەمنیەت نییە ئاسایش یعنی چی ئەمن و ئاسایش بە زەبر و ستەمی خۆیان و بە ترسی خۆیان نابێ وا بکەن کە دەست درێژی نەکرێ خیانەت نەکرێ زوڵم نەکرێ پیانە کوشترێ بۆچی ئەو چەکە نەبێ هەر کاکە گیان تخوا وامەکە بێ زەحمەت وامەکە کاکە دزیمەکە کاکە پیا مەگوژە بە کاکە دەکرێت ناکرێت کەواتە ئەگەر چەک هەبێت بۆ دیفاع لە حەق کە دەوڵەت بیکە ئەوە تێک نەچێ مەبەستی من ئەوە نیە وڵا دوو سێ هاستن دەی کاکەمە دەچین جیهاد دەکەین حکوومەت پێی هەڵسێ بەو ئیشە کە حکوومەت بەو ئیشە هەڵسێ حەق بڵاو کاتەوە عەدالەت لیەقومە الناس بالقسط و لە پاڵ هیدایەت و مەوعیزەکەش و ئامۆژگاریەکەش شمشێرێک بیپارێزی کارێکی خراپ نییە بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە مصعەبی کوڕی عومەیری نار بۆ مەدینە بۆی خەڵکی مەدینە مسلمان بێ ئایا بە شمشێر خەڵکی مەدینەی کردە مسلمان یا مامۆستایەکی بۆ ناردن نەسیحەتی کردن کە معادی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن کە عەلی کوڕی ئەبی تاڵیبی نارد کە نێراوەکانی خۆی دەنارد و کتابی لەگەڵ دەناردن بۆ کیسرا و بۆ قەیسەر و بۆ ئەولەولا ئایا چەک و قومبەلەی لەگەڵ دەناردنیان کتابێک بوو نەسیحەت و داوای دەکردن کەواتە ئەوە کەواتە ئەوە حەق نییە ئیسلام بە چەک بڵاو بۆتەوە ئەوە چەک بەڵێ دیفاع لە حەق دەکا آخر حەق چۆن مەسەڵەن تۆ هێرش کردوتە سەر سیادی وڵاتێکی تر بەڵێ يعني ئەو نەهاتوت ناو وڵاتەکەی تۆ هێرشت بۆ نەکە تۆش بە دژمن نەزانێ بە برای خۆشت بزانێ باش تۆ بۆچی هێرشی بکەیتە سەر بۆچی پێت وابێ خۆت حەقی یعنی ئەم حەقەت ئێمە دەڵێن کاتێک ئێستا تۆ لەوەدا ئەگەر بێت و تا ئێستا هەر گومانت لەوە هەبێت من ئێمە لەنا ئەتو باس کۆمەڵ شتەکەت لەناو یەک وڵاتی ناو خۆیان ئەڵێن ڕاستە یعنی نە ناو خۆ نمونەی دەرەچین بۆ هێنایەوە ئەمریکایەک لەو پەڕی دنیاوە هات
عێراقی داگیر کرد بەڵێ بیان وەکەی چی بوو بۆی عەدالەت و مافی مرۆڤ و یەکسانی لە ناو عێراقدا نییە ببێت ڕەوا بوو بۆ ئەو بەڵێ بۆ ئیسلامیش ڕەوایە بۆ ئیسلام زیاتر ڕەوایە تێگەیشتی نەک خەڵکی بێتاوان بکوشترێت ئەو کەسانەی کە خۆیان بەسەر خەڵکدا سەپاندووە زوڵم لە خەڵک دەکەن ئەگەر ئیسلام چێ خەڵکی ژێردەستەی ئەو وڵاتە ڕزگارکە ئیسلام کارێکی خراپی کردووە بەڵام چی ئەڵێ ئەگەر ئەم خەڵکە بەمە ڕازی بوو سەرداری وڵاتەکانی خۆیان ڕازی بوو ڕازیبوون ناڕازیبوون چییە؟ یعنی ئێستا بۆ نمونە منداڵێکی تۆ کارێکی خراپ دەکا خۆی پێ ڕازیە دوو کە زینا دەکەن بۆ خۆیان پێ ڕازین ڕازیبوونی خەڵک حساب نییە نمونێشتر بێنین ئێمە باسی حەق و ناکەس باوەڵم بڕم دەکەس لە ناو ژوورەکان سەردارێکی هەڵبژاردووە باش ئەبن بە 11 کەس باش هەر دەکەس ئەم کەسیان پێ ڕاستە بەڵێ تۆ پێت وایە ئەمە ڕاز نییە ئەمە زوڵمەکە ستەمەکە ئەگەر پێوەرەکەم حەق بێت ئەم دەکەسە پێ ڕازین باش هیچ پەیوەندیشان بە تۆ ئەگەر پێوەرەکەم حەق بێت پێوەری من حەق بێت ئەوە بۆم هەیە کە بچم ئەو حەقە بەوانیش بکەێنم هەرچەندە سەرکردەکەشیان ڕازی نەبێت چونکە ئەگەر وابێ ئێمە هەردە کەس و ڕازی بن بۆ نمونەیان چەند کۆمەڵێک ڕازی بن خۆگەر مافیا دروست دەبێ و عیسابەیەکی زۆر بەیەکەوە ڕازین و ئەمە هەمووی وایە جا وڵات دەستە گروپی با وڵاتیش بێت وڵاتێکسم بۆ نمونەی وڵاتێک هێنا وڵاتیش بێت ئایا لەو وڵاتەدا لە وڵاتێکدا کە یعنی مافی مرۆڤی تێدا پێشێل کراوە چکە مافی مرۆڤ لە علمانیتدا پێشێل دەکرێت هەرچەندە بخوایان وشی عرە بەرزکەنەوە وشی عرە فێڵە مافی مرۆڤ لە ئیسلامدا هەیە دەنا لە هەرچی علمانیەتی جیهاندا هەیە مافی مرۆڤ پێشێلە حەقی خۆی نادرێتێ ئەی بۆچی لە ئەسەر ئەمری واقع هەرچیەک لە ئەوروپا ئەوچێکی ئێمەش ئەچێتە ئەوێندرا ئاڵێ مافی هەموو مرۆڤێک پارێزراوە وامان پێ ئاڵێ لەسەر ئەمری واقع وامان پێ ئاڵێ شێوە ئازادیەک ئیشارەتم بۆ کرد شێوە ئازادیەک هەیە ئەو ئازیادە هەمومان قبولمانە باز لەوە ناکەین لە فەڕەنسا بۆ نمونە حیجابی ئافرەت مەمنوعە بۆ دەبێ مەمنوع بێ ئەو پێشێلکردنیان بەوەش ئەڵێن پێشێلکردن بەڵێ پێشێلکردن نیە بەڵێ پێشێلکردنە لە تورکیا تا ئەو ماوەیەش مەمنوع بوو کە چ بێت ئافرەت لە جامیعەت چ بکات پۆشتە بێت و جلی بەڵام ئەگەر پرسیار عکسکەینەوە ئەگەر وڵاتێکی ئیسلامی بی ڕاستەقینە بی وەک ئەوەی کە تۆ ئەڵێ ڕێگە ئادەی خەڵک سفور بێ ئافرەتی تر سفور بێ وەڵامەکەی ئاسانە حڕیەتی ئافرەت یا حڕیەتی پیاو تاک یا کۆمەڵ تا ئەو سنوورە ڕێگای دەدرێت کە زەرەر بە کۆمەلگانەگەێنێت باشە ئەمن دەڵێم سفور کە زەر بە کۆمەلگان زەرەر دەگەێنێت بێ منعکرێت بەڵە زەرەر دەگەێنێتەوە بێت تۆش بە هەمان شێوە زەرەر دەگەێنێت بۆ زەرەر دەگەێنێت بە هەمان شێوە نییە زەرەر گەیانەگەێت تۆ منعت کرد ئازادیەکەت لێ زەوت کرد ئازادی نییە بۆ زابطێ کوتمان زابطێکی جەیش دەچێت ئازادیان منع دەکات دەبێ هەمووتان ئەو بۆچی دەبێت ئازادی تەنها ئەو پێناسەیە بێ کە تۆ ئیکی نا ئەو پێناسەیە کە خوا دەیکا نەگە و پێناسەکە من دەیکەم یعنی ئافرەتێک جلێکی تەسک جلێکی تەنک لەبەر دەکا یعنی هەرچی ئیثارە و جوڵاندنی غەریزەی جنسی گەنجان بجوڵێنێت عاقبەتی باش دەبێت خراپ دەبێت وەڵام لای تۆ چییە کامیانە مەرز نییە بڵێ هەموو ئافرەتێکی سفور یا دروبەرجی تەشی دەبەرە خراپە مەرز نییە ناڵم خەر نەگڵ نەک بڵێم ئافرەتەکە خراپ دەڵێم ئەو ئیشە خراپە ئەو کارە خراپە کە زەرە لە کۆمەلگا دەدا دوا پرسیارم ڕەنگە تۆزەگە ناو ینی ئەم تەورێج بچینە دەرەوە بەڵام پرسیارێک ئەڵێ بۆچی خودای گەورە ئەم هەموو پێغەمبەرە و هەموو کتابەی نارد لە ناو جەزیرەی عەرەبی و دەوروبەری ینی بەڵێن ئەم مەنتیقەیە ئەگەر بۆ نمونە لە زەمەنی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ 1400 بەر لە ئێستا و پێش ئەویش ئەگەر مەزەندەی ئەمە بکەین بە شەریەت لەوێ 10 ملیۆن بوو بێ ڕەنگە لە سنین 50 بوو بێ یعنی خوا ئەم هەموو پێغەمبەرەی نارد خوای گەورە ئەو هەموو پێغەمبەرە و ئەو هەموو کتابە پیرۆزەی نارد بۆ یەک مەنتیقا یعنی بەلایەوە گرنگ نەبوو ئەمە 10 ملیۆن بوون و 50 ملیۆن لە سین بوو یا لە شوێنی تر بوو یەک کتابی بۆ ناردن یەک پێغەمبەریشی بۆ ناردن ئێمە دەڵێن خۆی پەروەردگار دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا هەر ئومەتێک کە پێغەمبەری بۆ نەهات پێ خوای گەورە عەذابی نادات بڵێن یەکسەر تەواو ئەوە بۆ جەهەنەمە ئەوانیە تا نێرایی بۆ نەنێرێت کە نێراویشی بۆ نارد ئەو کاتە دەکەوێتە ئیمتیحانەوە و ئەوەی کە شوێنی بکەوێت ئەو بەختەوەر دەبێت لە دنیا و لە قیامەت و شوێنیشی نەکەوێت تاوانبار دەبێت ئەمما بۆچی خوای پەروەردگار یعنی جەزیرەی عەرەبی یا شام یا فەڵەستین ئەو منطقانە
منطقەیەکە کە تافەی سوکانی کە تێدا هەبووە لەلایەکە و لە لای شەوە لە هەموو منطقەکانی تر زیاتر گونجاوە لە لای سێمیشەوە گونجاوە خوای پەروەردگار لا يسأل عما يفعل وهم يسألون خوای پەروەردگار عربەکان خۆشیان ئەڵەن ئەسلی عرب بەدون دڕندان باش وحتا قورآانی پیرۆزیش دەرێ ینی ئەو قورآنەمان نادە خوارد بە زمانی عەربی وای لە ئەوی عاقڵبان یعنی عاقڵ نابن غلطي لحالي بي بۆچی غەڵەت يعقلون يعني سي يعقلون يعني سي دەرێ وای لە ئەوەی یعنی ئەمە کۆمەڵێک لا مفسری جوا ابدا يك مفسر غلط هذا القرآن عربيا لعلكم يعني بلكو بلكو تيبان تعقلون يعني شي تعقلون يعني عقل بان نجي يعني عقلتان هبيت يعني لا بشكو لا لا. يعني بشكو لو لما انا او قراني بقن بشكو تي بقن بلكو قيستك يعني تناقن ما انا مجازك ايه نخير مجازي حقيقية ليرة دا ايه مش بهمان شيوا انجليزيش بهمان شيوا بلكو تيجيش بان تو ما بس تسي ما بس دوي تيبلا عرب لها مو قوم مكان بعقل ترى يكون زاوتربون ممنوع من بوتينايو باسي او دكم كخواي پروردگار بارودوخي جزيرة عربي كاتك أوهم ظلم شرك خرافة جهالة شتي لناودا بلاوته من إقرار بودا كم كخواي پروردگار أو نوري بو ناردن بو هدايت يندا أما خواي پروردگار ليري نار لوين نار أقل لويشي نار بعد ينقول بو لوين نار بو لجيشكي نار أوكي شيء لا بسالة كان دار بو هردو شوينك بنار بهر حال كاتبنا كمان توابو أتيادي إن شاء الله زۆر سپاس بۆ ئامادەبوون چوار ئەڵقەت لەگەڵ کردین سلامت بنێران و ئازانی خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارشمان تا ئەڵقەی